ئەیوەی لەو هەڵایە ئەم جارە چی قەومایە لە نێوان دوو ژندا سعدی ئەمێنێ و جابمەوە ناوەڵا لە ناخی دڵمەوە قسە دەکەم یەکەم جارمە لە ناخی دڵمەوە قسە بکەم باس تۆ لێم دوور کەوەڕۆ نانیش نەخۆمەژی هەلور بەلور تەکاما زرد و سوور و شەماما هەلور بلورمان لۆ گیراوە نەما چی نەما؟ ئەو ژانە خۆشە نەما وانەی ئینگلیزی تەواو بوو دەست دەکەین بە وانەی ئەڵمانی ساعتێک نەئینگلیزی دەخێنم بە شەو شاد دەڵێن گوتن ئاخ گوتت ئاخ کاکڕەشی سعدی و نەبینیوە ئەرێ بۆ ئەم شەوەش بوویڵەی براین تافۆسی لێون بۆ دیمۆخان ڕاستم پێ بوو لە خۆ نەتفرانەوە من پێتەڵێم وڵا بمزانێ لە هەر کوێیە ئەگەر لە ئەوروپاش بێت و مەمێنایەوە کورە کاکڕەشی گیان فریامان کەوە کاکڕەشی ماڵم کاول بوو کاکڕەشی کورە کچەکەم لە دوو ماڵ و یەک سعدی دووشەممە کاتژمێرنەوە